ئەنجومەنی دادوەری عێراق پرۆسەی دەستپێکردنی ژمارنەوەی دەنگەکانی 6 پارێزگای باشووری عێراق لە بەغدا ڕاگەاند و لەم پرۆسەیەدا پارێزگای بەسترا و میسان و زیقار و واسط و موسەنا و قادسیە بوون کە بە کۆی 467 سندوق بوون. بە بۆچوونی من ژمارکردنەوەی دەنگەکان بە ئامادەبوونی دادوەران بە ڕێژەی لە 105 ڕێژەیەکی کەمە. فێڵ و تەڵەکە بازیەکان نادۆزرێنەوە بە تایبەت لەو سندوقانی دیاریان کردووە. سندوقی خواروی عێراقیان هێناوە. من خەڵکی دیوانیم لەوێ ساختەکاری نەکراوە لەبەر ئەوە هیچ گۆڕانکاریەک دروست ناکات. جێی باسە کۆمسیۆنی باڵایی هەڵبژاردن داوای لە میدیایەکان کردبوو کە پرۆسەی ژماردنی دەنگەکان بگوازنەوە. بەڵام لە کاتی ئامادەبوونی میدیاکان کۆمسیۆنی باڵا ڕۆژنامەنووسەکانی بۆ گواستنەوەی ئەم ڕووداوە قەدەغە کرد. قەدەغەکردنی ڕۆژنامەنووسان بۆ ناو پرۆسەی هەژماکردنەوەی دەنگەکان کارێکی نادیار و گوماناوی دروست دەکات و دڵەڕاوشی ناو شەقامی عێراقی ڕوودا سەبارەت بە ژماردنەوەی دەنگەکان و نەبوونی چاودێرێ بەسەر کۆمسیۆنەوە. ئەلبەتە کۆمسیۆنی باڵا پێویستە ڕوونتر و شەفافانە کارەکانی بە ئەنجام بگەێنێت و میدیاکارانیش لەو پرۆسەیە چاودێری خۆیان بکەن تاوکو شەقامی عێراقی دڵنیا بکەنەوە کە پرۆسەی هەژماکردنی دەنگەکان بە شێوێکی باش ئەنجامەدرێ. ڕۆژنامەنووسان داوا دەکەن کە کۆمسیۆنی باڵا و دادگای فیدرال بە شێوێکی فەرمی داوای لێبوردن لە میدیاکان بکەن. دەبێت لایەنە پەیوەندیدارەکان ڕێز بجێڕنەوە بۆ ئەو ڕۆژنامەنووسانی لە بەرەبەیانەوە هاتوون تا ئێستاکە ئامادە بوون کە نیوەڕۆیە و پلەی گەرما لە 50 زیاترە. دەبێت بیانووی ئەم قەدەغەکردنا ڕوونکەنەوە. دوور لە زوومی کامێرەکان دەستپێکردنی ژماردنی دەنگەکان ڕاگەیەنرا و ڕۆژنامەنووسانیش ئەم پرۆسەیە بە شاردنەوەی ڕاستیەکان لە خەڵم دەدەن و داوا دەکەن کە ئەنجومەنی دادوەری ڕازگۆ بن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.